بڕیارە مێوارەیە پەرلەمانی عێراق لەبارەی هەمواری یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کۆب بێتەوە. پێشووتر بڕیار درراوە لەسەرەوەی کە بە سیستمی سانتلیگۆ و لە پارێزگاکانیش بە یەکبازنەی بەڕێوە بچێت، بەڵام هەندێک لایەن حیزبی بچووک و هەروە سەربەخۆ دژی ئەوەن کە سیستمی سانتلیگۆ بگەڕێتەوە. ئەوان دەڵێن ئەمە بەرژەوەندیەکانیان دەخاتە مەترسیەوە. ئەمە تا چەندە دەکرێت کە لە پەرلەمانەوە ئەمڕۆ جێبەجێ بکرێت و بڕیارەکان یەکلایی بکرێنەوە و کاردانەوەکان چی دەبن ئەگەر پەرلەمان بە تەواوەتی ئەم پرۆژە یاسایە پەسەند بکات و هەموارکردنەوە یاساکە بخاتە جێبەجێکردنەوە. من زیاتر قسە دەکەم بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. دکتۆر سەباح ئەم کاتت باش، ئەمە بزانم کە ئایا پەرلەمان دەتوانێت ئەمڕۆ ئەم بابەتە یەکلایی بکاتەوە گەرنە کاردانەوەکان چی دەبن؟ دوێنێش خۆپیشاندانمان بینی لە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئەمە دەستپێکی خۆپیشاندانێکی بەرفراوانتر نابێت؟ ئەم کاتت باش، بەڕاستی ئەم کاردانەوەیە متەوەقع بوو لەبەرەوەی سەربەخۆکان ئەو کاتی کە مناقەشەی ئەو یاسایەمان کرد نەهاتنە ناوقاع، بایکۆتی ئەو دانیشتنیان کرد لەبەرەوەی ئەم سیستەمە کە سیستەمی سانتلیگۆیە کاریگەری دەبێت لەسەر قەبارەی ئەم سەربەخۆیانە، هەروەها لەسەر حیزبە بچووکەکان لەبەرەوەی خزمەت بەوان ناگەیەنێ و دەبێتە هۆکاری ئەوەی کە کورسیەکانیان زۆر کەم بکرێتەوە. مووقفێکیان نیشاندا، مووقفەکە سابت بوو کە ڕەفزی تەواوی نیزامی سانتلیگۆ دەکەن، یعنی ئەگەر هاتوو مناقەشە بکرابا لەسەر ڕێژەکەش ئەو کاتی دەکرا مەسەلەن مفاوەزات بکرابا نێوان دوو لایەن کە بتوانن ئەو ڕێژەیە کە ئەوانە دەیانەوێ ئیتفاقی لەسەر بکرێ، بەڵام ئەوانە مجمەلەن لەگەڵ سیستەمی سانتلیگۆ نەبوون و ئەوەش بۆ هۆی ئەوەی کە بایکۆتی ئەو دانیشتنە بکەن، بەڵام نیسابەکە تەواو بوو بە کۆی 173 کەس کە توانرا یعنی ئەو نیسابە تەواو بکرێ بە ئەو دانیشتنە ئەنجام بدرێ، بەڵام هەر کێشە و گرفتی زۆرە بەڕاستی ئەو هەڵبژان ئەو یاسایە چ لە ڕووی فەنیەوە بگرات چ لە ڕووی ناوەڕۆکەوە بگرا. دەبینین مەسەلەی کۆتای ئافرەتان لەوێندەرێ بە هەمان شێوە تاکو ئێستا دەنگی لەسەر نەدراوە، ڕێژەی 125 بۆ دانراوە، بەڵام ئەو ئافرەتانی کە دەگەنە ئەو ڕێژەیە یعنی ڕێژەی تەواوی خۆیان وەردەگرن بەبێ کۆتا هەژمار دەگرن لە ناو ئەو ڕێژەیە 125ەکە یاخودنا. لەوێ ئیتیفاقەکی مەبدەئی کرا کە ئەو ئافرەتەی کە بە دەنجی خۆی بگاتە پەرلەمان یاخود مەجالیسی محافەزات نەچێتە ناو سیستەمی بڵێن 125ەکە، ئەوەش ڕێژەی ئافرەت طبعاً زیاد بکە. ئەگەر هاتوو هەر ئافرەتێک توانی شان بەشانی پیا و بتوانێت کە ئەم دەنگانی کە پێویستە بیهێنێ دەتوانێت بگاتە ئەم ئاستە و جگە لە 125ەکە. لەلایەکی دیکەشەوە مەسەلەی ئیستیسناکردنی پارێزگای کەرکووک ئەوە لەلای ئێمەوە مەقبول نییە بە هیچ شێوازێک کە ئیستیسنا لە بۆ شاری کەرکووک بکرێ. شاری کەرکووک حاڵی ئەو محافەزاتانەیە، بەداخەوە برادرانی تورکمان و هەندێک لە برادرانی عەرەب لە کەرکووک هەوڵیان داکەوە فەقەرەیەک یاخود عیبارەیەکی ئیستیسنایی ئیزافە بکەن بۆ ئەو مادەیە کە تەرخان کراوە بۆ مەسەلەی قەوائمی بڵێن سجلاتی ناخبین و چۆنیەتی ئیحساکردن و بە شێوازێک هەژمارکردنی ژمارەی ناخبەکان. باشە دکتۆر سەباح، ئەوەی کەرکووک چۆنە ئەگەر وردەکاریەکانی باس بکەن؟ ئایا ئێوە بۆچی دژی ئەو بابەتن ئەو بڕگەیەن کاڵێن کەرکووک ئەستەسنایی بۆ دابنرێت؟ چ زەرەرێک بە کەرکووک و بە دەنگی کەرکووکیەکان دەگەینێت بۆ کورد؟ خۆی کێشە سەرچێکە ئەوەیە کەرکووک شارێکە تاکو ئێستا ئەحسایەکی دقیق نەکراوە لەسەری، کەواتە ئێمە ئاعتیمادمان لەسەر ئەحسای 58 ئەوەی خاڵی یەکەم. خاڵی دووەم زۆر حرەکاتی مەسەلەی تعریب ڕوویداوە لەو شارە، شێوازی دیموگرافیەکەیان گۆڕیوە، کەواتە تو هەر ئینتیخاباتێک بکەی لەوێ تعبیر ناکە لە حەقیقەتی ئەم شارە
چی شتێک هەیە ئێستا انتخاباتی پێشوو چی شتێک کراوە ئەوەیە کە ئەو کەسانی کە بەهۆی تعریبەوە چوونەتە محافەزاتەکانی دیکە چوونەتە سلێمانی چوونەتە هەولێر و ئەو پەرتو بڵاو بوونەتەوە لە شارەکانی دیکە مافی دەنگدانیان هەیە بە مەرجێک کە بتاقەی خۆراکی کەرکووکیان هەبێ بەڵام ئێستا ئەوانەی دیکە هەوڵ دەدەن کە دەڵێن ئللا دەبێ نفوسی کەرکووکیان هەبێ یعنی عەرەب و تورکمانەکان دەڵێن ئللا دەبێ نفوسی کەرکووکیان هەبێ ئەنجا دەتوانێت دەنگدان بڵێن دەنگ بدا ئەوەش بەڕاستی دژ بە هەموو ئەو ئیتفاقاتانێکە پێشتر کراوە و بە یعنی لێدانێکی ڕاستە و خۆیە بۆ مادەی 140 کە تعبیر لە سێ خطوەی سەرەکی دەکا بۆ چارەسەرکردنی مادەی 140 ئەویش یەکەم گەڕانەوەی ئەو کەسانەیە کە بەگەر تعریب کراون و دەبێت تعویزی مالیان بدرێتێ دووەم مەسەلەی ئیحسایە سێم مەسەلەی ئیستیفتا شعبیە سێ خطوەی زۆر ڕێکوپێکدانراوە بۆ مادەی 140 ئەگەر هاتو نەکرێ دەبێ ئەمە ئەتیماد لەسەر ئالیاتی پێشوو بکەین نەک شتی ئیزافی دابنین کەواتە مەسەلەی ئیستیسناکردن بۆ شاری کەرکووک یاخود دۆزینەوەی ئالیەتێکی دیکە لەناو یاساکە ئەوە شتێکە مەرفوزە بە هیچ شێوازێ قبول ناکەین تا ئەوە تا ئێمە یان چارەسەرێکی بنەڕەتی بۆ مادەی 140 بدۆزینەوە بتوانین یعنی شێوەی دیموگرافی ئەم شارە بە تەواوەتی بە دیار بکرێت. باشە دکتۆر سەباح لەگەڵ بەردەوامی کاردانەوەکان بە هەڵبژاردنەکان بە تێپەڕاندنی پرۆژە یاسای ئەنجومەنی پارێزگاکان بە هەڵبژاردنەکان پێتان وایە پەرلەمان ئەمڕۆ بتوانێت کۆبوونەوەی یاسای خۆی بەڕێوە بات و لە ئەگەری بەردەوامبوونی هەڵبژاردن ئەم خۆپیشاندانانە ئایا هیچ کاریگەری لەسەر کۆبوونەوەکانی پەرلەمان و بڕیارەکەی پەرلەمان دەبێت پێتان وایە ئەم ڕەوشە بەرەو کوێ دەڕوا؟ ئەم بە تەسەوری خۆم خۆپیشاندانەکان بەردەوام دەبێت بەڵام کاریگەری نابێت لەسەر دانیشتنەکە ئێمە دانیشتنی خۆمان دەکەین و نیسابی تەواویشمان هەیە زۆربەی تەیاراتەکان و ئیتاری تەنسیقی و تەیاری سیاسی و ئەحزابی سیاسیەکان زۆربەیان لەگەڵ ئەم یاسایانە ئەوەی پێشتر دانیشتنەکە تۆزە تاخیر بوو لە بەروی نیسابەکەش ئەوها حرج بوو ئەجینا من بە تەسەوری خۆم ئێستا زۆر بە ئاسانی دەگەینە نیسابی بڵێن دانیشتنەکە کە 166 کەسن و ئەوەش دەڕوا انتخابات بڵین قانونی انتخاباتەکە دەڕوات هەرچەندە کێشە و گرفت زۆرە لە ناوی بەڵام تەسەوری خۆم یعنی عەبر دەبی و دەگەینەوە ئاستێک کە یاسایەکمان دەبێت بە پێی ئەو تعدیلی سێمە یاسایەکمان دەبێت کە هەردوو یاسای هەڵبژاردنەکە بە خۆ دەگرێتەوە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوە شتێکی باشە بە تەسەوری خۆم تا ڕادەیەکی زۆر تعبیر لە ئیرادەی خەڵک دەکا ئیتر دەبینێتەوە سەر ئەحداسی لە ناکاو لەوانەیە شتێک ڕووبدا لە ناکاو لەوانەیە حالەتێکی تارە دروست بێ نەتوانرێ هەموو مادە ئێمە ئەگەر هاتو گەشتنە مادەی هەفتەم ئەگەر هەموو مادەکانمان تاو کرد دەبێت دەنگ لەسەر تێکڕای یاساکە بدەین ئەوەش پرۆسەیەکی گرنگە ئێمە دەگەینە مەسلەی دەنگدانی ئیجماع لەسەر ئەم بابەتە ئەوەش بابەتەکە ینی پێویستی بە ئەوەیە دیراسەکردن و بابەتان بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا و لەگەڵ کوردستان 24 زۆر سوپاس.